الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، سوپاس و ستایشی پەروەردگارمان دەکەین. سوپاس و ستایش بۆ تۆ خوای تاک و تەنها و بێشەریک کە هیدایەتت داین بۆ ڕێگەی ڕاستی ئیسلام. خوای پەروەردگار لێت دەپاڕێینەوە ڕوومان کردوتە ماڵەکانی تۆ، تۆش ماڵەکانمان ئاوەدان کەی، دڵی تەنگمان خۆشکەی. خوای پەروەردگار یا ڕەزاق ڕزق و ڕۆزیمان فراوان کەی، غەیری قاپی ڕەحمەتی خۆت محتاجی دەستی هیچ نامەردێکمان نەکەی. دنیایەکی خۆش بەسەربەرین و قیامەتمان ئاوەدان بێ. یەکەم هەنگاوی قەبرمان حەسانەوە بێ لە هەموو مەینەتەکانی دنیا. خوای جان ئەوەی کەوا دەیڵین و ئەنجامی دەدەین لە پێناوی ڕەزامەندی تۆدا بێ و لێمان قبوڵ بفەرمووی یا رب العالمین ئامین. خۆشەویستان، پرسیار دەکرێت چێ ڕەنج بە خەسار نییە؟ ئەم هەموو خەڵکەی کە ئێمە دەیبینین، ئەم هەموو ملیار مرۆڤە لەسەر زەویدا دێ و دەڕوا و دەجوڵێ و کار و کردەوە دەکا. چێ هەیە ڕەنج بە خەسار نەبێ و خەرمانی سوتاو نەبێ و ماڵی لە کۆتاییدا وێران نەبێ؟ چێ هەیە پەشیمان نەبێ لە ڕابردووی خۆی لە خەباتی چەند ساڵە و ماندووبوون و شەونخونی ساڵانێکی ڕابردووی بڵێ خۆزگە لەگەڵ فڵان کەس نەبوومایە؟ چێ هەیە خاوەن سەرمایەیەکی گەورە بێ، دەوڵەمەندی ڕاستەقینە چێیە؟ ئەگەر لە خەڵکانی سەرزەوی بپرسین بە بۆچوونی ئێمە لای کەسێکی خاوەن شەهادە و ئەهلی علم دەڵێ ئەو کەسە سەرفرازە و ڕەنج بە خەسار نییە کە توانیوێتی خوێندنەکەی تەواو کا و پلەیەکی بەرزی زانستی و ناو شۆرەتێکی علمی بەدەست بێنێ. ئەگەر لای کەسێکی پارە خۆشەویست و ئەهلی سەرمایە باسی ئەمە بکەی، بەلای ئەوەوە دەوڵەمەند ئەو کەسەیە بە ملیۆن و ملیار دۆلاری هەبێ و شەریکە و بانقەکانی بەردەوام لە برەوە بێ و لەم قەیرانی دایرایەدا شکستی نەهێنا بێ. ئەگەر لای کەسێکی خاوەن پلە و پایە لەو بپرسی چێ سەرفرازە و ڕەنج بە خەسار نەبووە، ئەو کەسەیە دوای خەباتێکی چەند ساڵە ئێستا خۆی لە پلە و پۆستێکی بەرزدا دەبینێتەوە و لە هاوڕەکانی دوانەکەوتووە. بەڵام ئەمانە ئەگە بۆ دنیا ڕاست بن، با بچینە خزمەت قورئان، لە خالقمان لە ئەڵڵا سوبحانەه وتەعالە بپرسین چێ سەرفرازە. خوای گەورە لە سوورەتی ئەلئەنبیاءدا وەڵاممان دەداتەوە دەفەرمێ فمن يعمل من الصالحات وهو مؤمن فلا كفران لسعيه وإنا له كاتبون. أم آية لخالي كما دفرمي فمن هر كسيك واتا أم درقاب وناونسين كردني خلقان كراوية، أجر جنج بيان بير، أجر جن بيان بياو، أجر خاون عشرة قوم بيان كسيشي تنهاو بيكس ئاستی زانستیت بەرز بێ یان وشەیە خوێندەوارین نەبێ، کۆیلەبی یان ئاغا و دەسەڵاتدار، دەتوانی ناوی خۆت تۆمارکەی. خوا فەرمووی هەر کەسێک خۆی لەم کاروانەدا بینیەوە، کاروانەکەش ئەوەیە یعمل من الصالحاتی، بەردەوام بێ لە کار و کردەوەی چاک. جا سەیری قورئان کەن، وشەکەی یعمەلی بە فعلی مضارع هێناوە، واتە بۆ ئیستیمڕاریەت و بەردەوام بوونە. ئەو کەسانەی کە بەردەوام لەم کاروانی خواناسیەدا لە هەوڵدان، چونکە کەسانێک هەیە مانجێک زۆر گەرم و گوڕن لە تاعەت و عیبادەتدا. بۆ نمونە لە ڕەمەزاندا زۆر چست و چالاکە، لە جەژنی قورباندا ماڵی خۆی دەبەخشێ و قوربانی دەکا، بەڵام دواتر ساردبوونەوەیەکی زۆر ڕووی تێدەکا. من لەگەڵ جەناب بدەم تۆ لە ڕەمەزانە ئەو دوو دەرونەی هەتە لە دوای ڕەمەزان ڕەمبێ نەدبێ، ڕەمبێ ئەوەی لە جەژنا گەرم و گوڕی و لە خێر و خێرات پێت بکرێ هەموو ڕۆژەکان نەبن. بەڵام گرنگەوەیە پشتاسان نەبی، گرنگەوەیە سارد نەبیتەوە لەم ڕێبازە. هەر کەسێک بەردەوام بوو لەگەڵ ئەم دینەدا، لەگەڵ ئەم کاروانی خواناسیەدا ڕۆیشت، جا خوا فەرمی عەمەلی ساڵح. عەمەلی ساڵح دوو جۆرە. عەمەلێکمان هەیە عیبادەت و پەرستشەکانن لەگەڵ خۆت و خوای خۆتدا، وەکو ئەم نوێژ و جومعە و جەماعەتە.
عملێکمان هەیە لەگەڵ خەڵکی خوادا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خێر الناس أنفعهم للناس، باشترینی خەڵکی ئەو کەسانن کەوا بۆ خەڵکی باشن. واتە تۆ لە مزگەوتا لەگەڵ خوای خۆتدا ڕێک و پێچی و لەگەڵ خەڵکیشدا لە دەرەوەی مزگەوتدا ئینسانێکی سودبەخشی. لانی کەم ئەگەر گوڵ نەبووی دڕگنی و ئازار نی بچی بێ پێی قاچ و دەستی خەڵکە، ئەوە زۆر گرنگە. عملی صالح ئەوەیە لەگەڵ خوای خۆتدا عیبادەتەکان بە پێی پێویست ئەنجام بدە، ئەوەندەش خوا داوای لێ دەکا کە پێت دەکرێت، و لەگەڵ خەڵقی خوادا هەوڵ بدە ئینسانێکی سودبەخش بی. ئەگە سوودت بۆ خەڵک نەبوو لانی هەرەکەمی ئەوەیە زیانت بۆ خەڵک نەبێ. بەدەستت بە زمانت بە داوێنت خەڵکی لێت ئەمین بن و پارێزراو بن. ئەو کەسەی کە ئاوایە بەڵام وەهوە مؤمنون، ئیمانی بەخوا و بە پاداشتی قیامەت هەیە. لێرەدا بۆچی مەرجی ئیمان هاتە پێشەوە؟ قورئان باسی ئەوەمان بۆ دەکات ئێمە وەکو موسڵمان بەرچاو کراوە بین. خەڵکانێک هەن عملی صالح زۆر دەکەن، بۆ نمونە ڕێکخراوێکەیە منداڵی بێباوەک بەخێو دەکات، سیر دەکەی لەولاوە کابرا مەسیحیە، ئەکرێ کابرایەکی جوولەکە بێ، ئەکرێ کابرایەکی مولحید بێ و بێنەدارێک ڕزگارکە، دکتۆرێک بێ و هەر بڕوای بەخوانە بێ و نەخۆشێک لە ئازارێک ڕزگارکە. ئەمە عملی صالحە یان نا؟ بێگومان عملی صالحە. تۆ ناتوانانی بڵێ ئەمە هەر خێر نییە، بەڵام وەهوە مؤمن مەرجی دووەمیانە. بۆیە ئەوەی کە ئینسان ڕزگار دەکا ئەبێت دوو مەرجی تێدا بێ، کاروکردەوەکە لەگەڵ خەڵکی خوادا جوان بێ، دووەمیان بڕوات بە پاداشتی خوا هەبێ، بڕوات بە قیامەت هەبێ، بڕوات بەوە هەبێ کە خوایەکەیە پاداش دەداتەوە لەسەرم کردەوانە و بۆ غەیری خوا کارەکە نەکرد بێ. بۆ ڕوونکردنەوەی بەرچاوی جەنابتان کەسێک دەڵێ باشە بۆ ئینسان بەس بە عملی صالح ڕزگار نابێ، با ئیمانیشی نەبێ، بۆ سەرفراز نابێ. بەڕێزانەکە بە قەدەر شاخێکی گەورە تۆ ئاردن لەبەر دەستا بێ، تڕێلەیەکی گەورە فەردە ئارداندرا بێ، تۆش جەنابەت برسیتە، ئایا دەتوانی ئەم ئاردە بە وشتی بخۆی؟ لە برسێتی ڕزگارت دەکا و ژیانت کۆتایی پێ نایە؟ بە بێگومان ئەگە بە تڕێلەیەک ئارد لە ماوەتدا بێ ناتوانی بە خواردنی ئاردەکە بژی، وا مستێکت خوا لە قوڕک تا قایم دەبێ و دەمری. ئەگەر زەریایەک دەریایەک ئاوت لابێ دەتوانی پێی لە برسێتی و تینوێتی هەتا ڕزگاربی؟ نەخێر، وا هەر ئاوت خواردەوە ئاخری برسێتی دەتکوژێ. ئەگەر ئەم ئاوە و ئەم ئاردە بێنی تێکەڵی کەی و بیکەی بە هەویلێک و پاشان بیکەی بەنان، بە بێگومان ئەوجا لە برسێتی ڕزگارت دەبێ. کەواتە عملی صالح ئەگەر وەکو ئاردەکەوا بێ کە چەند شتێکی بەڕێزە ئارد و جوان و پوختە، ئیمان وەکو ئاوەکە وایە، ئەبێ ئاوەکەی لەگەڵا بێ بۆ ئەوەی ئاو و ئاردەکەی یەک بگرن و هەویرەکەی لێ دروست بێ و کولێرەکە بچێتە ناو گەدەتەوە بە ئاسانی هەرسیکەی. ئەو کەسانە دەبێ وڵامیان ئاوا بدرێتەوە، کاکە بۆ ئیمان گرنگە. عملی صالح زۆر جوانە، هەر کەسێ دەیکا جێی دەستخۆشیە، بەڵام بۆ خۆی سوودی نابێ، چونکە وەکو ئاردەکە یان وەکو ئاوەکە هیچیان بەتەنیا نابنە کولێرەیەک سکت تێرکەن و لە ڕۆژانی مەینەتی برسێتیدا لە مردن ڕزگارت کەن. جا هەر کەسێک ئەمانەی هەبوو خوای گەورە دوو موژدەمان پێدەدا. یەکەمیان فەلا کوفرانە لیسەعیه، ڕەنج بە خەسار نابێ. هەر کەسێک لە پیاوژن لە گەنج و لاو لە تەمەندار و بێتەمەن لەو کەسەی کە کەسی هەیە و ئەوەی کەوا هەر خوای هەیە، هەمومان هەر خوامان هەیە و کەسی بێکەسان هەر خوایە، ئەو کەسەی عملی صالحی هەیە و ئیمانی بە قیامەت هەیە، فەلا کوفرانە لیسەعیه، ڕەنج بە خەسار نابێ. زۆر کەسەیە دەڵێ بەخوا زمانی چاکە نەماوە، هەر لێ دەبێتە مار و بەگردنتەوەدا. نە ئەزیزەکەم بەخوا وانە، چاکەکار بە و بێخەم بە، ئەمە ناونیشانی وتارەکەمانە، چاکەکار بە و بێخەم بە، چاکە بدە بەدەم ئاوە و لێی گەڕێ، تۆ تەسلیم بەخوات کردووە، قەت ڕەنج بە خەسارنی. زۆر کەسەیە جەنابت لەوە چێ لە ژیانە چاکە لەگەڵ زۆر خەڵکا کرد بێ، هەر لەلایەن ئەو خەڵکانەوە ئازار درابێەوە. پەشیمان مەبە، تۆ ڕەنج بە خەسار نی، وەڵی تۆ گرەوت بردوێتەوە، چونکە تۆ کارەکەت لای خوا جێگەی گرتووە لە دنیادا دێتەوە ڕێگات. ئەگەر بۆم بگونجێ من بە تەفسیری قورئانە نەدیوە و لە کوردستانیشە زۆر شت هەیە بوو بە بڤە، هەر قسەیەک بکەی کۆمەڵە مەلا لێت ڕاست دەبنەوانەوە و تەکفیریشت دەکەن. بەداخەوە ئەگەر قورئان بە وردی سیرکەین پێمان دەڵێ فەلا کوفرانە لیسەعیه لەگەڵ وئینا لەه کاتیبون دووشتی لێک جیاوازن. ئەم ئاەتە پێمان دەڵێ هەر کەسێک کار و کردەوەی چاک بکە، هەر خزمەتێک بە مرۆڤێک بکە، هەر کەسێک کەسێکی تینوو لە تینوێتی ڕزگار بکە، هەر کەسێک هەتیوێک پۆشتەکە، هەر کەسێک دڵغەمبارێک دڵخۆشکە، هەر کەسێک نەخۆشێک ڕزگارکە، ئەگەر کافریش بێ خوا ڕەنج بە خەساری ناکە، چونکە خوا جیای کردەوە
فلا كفران لسعيه أم خواي إما أوان دب رحمة كافر شاكبك رنز بخساريناك يكمل الدنيا دا أخوانا وشورتي كيداتي لسر زماني خلقا بحكر حرمته ها چند كافر مان هبو چند قاول مان هبو جو مان هبو يستم ملت بريزة وناويان دينيا أو خوارنز بخسارينك هل لاني كم لم يجود ناوي بجواني تومارا لقيامتي شا كافري شاكا كان لقل كافري خرابا كارا وكو يقنين ببلغة وي پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرموي أبو طالب إمامم كهموش يعني دفاعي لبيغمبري خواه صلى الله عليه وسلم بەڵام بەداخەوە لە سەرمەرگە قسەی گەورەکانی قڕیش کاریان تێکرد و وتیان حەیفە عەیبە پیاوێکی ڕیش سپی بە تەمەنەوە لە ترسی جەهەنەم و ئەوانەش شوێنی برازاهەتی وەکەی بکەوێ ئالەو کاتەدا وتی ئیمانم بە دینی باو باپیرانم هەیە و بە تاکو تەنهای خوا ئیمانی نەهێنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەمناک بوو بۆی کە بە کافری مرد بەڵام فەرمووی وەڵڵاهی لە قیامەتا خوا ڕەنج بە خەساری ناکە بس تا قلاپەی پێی لە ئاگرایە و جەستەکەی کەی هێناوەتە دەرەوە چونکە ڕۆژێک سوودی بۆ مسلمانان هەبووە حتا ئەو کافرەی کە ڕۆژێ دیفاعی لە مسلمانێک کردووە خوا ڕەنج بە خەساری ناکە لەم دنیا پاداشی داتەوە لەو دنیاش سزای وەکو کافرێکیکە نییە هیچ کات ئەدیسۆن ئەگە کافریش بێ نابێ وەکو هیتلەر لە جەهەنەما سزا بدرێ ئەوە عەدلی خوای گەورە وا ناخوێنێتەوە یەکەم فەلا کوفرانە لیسعیه قەت ڕەنج بە خەسار نابێت چاکەکار بێخەم بە دووەمیان وإنا له كاتبون بوتوي مسلمان تومارش كراوة بوتوي مسلمان خواهي پروردگار پێویستی بە نووسین نییە بەڵام باسی کتابەت دەکا تۆ ئەگەر شتێکت هەبێ بۆ نمونە تاپۆی نەکەی نەچێ دایرەی تاپۆ و نووسراوەکە نەخوێنێ و پەنجەمۆر نەکرێ و شاهید ئیمزای لەسەر نەکات دڵی دیسراحەتی نەکرێ وانە ئا شتێ لە کەسێک بکڕا هەتا نێچێ تاپۆ بەناوتەوە نەکرێ و ئیقراری لەسەر نەکرێ دڵت ئارامی نەگرتووە بەوی خۆتی نازانی خوا لەبەر عەقڵی ئێمە ئەوەی بەکارهێناوە دڵنیا بە تاپۆی چاکەکە وا لە باخەڵتایە لە ڕۆژی قیامەتە لەسەر تای تەرازوی خێرەکە دەبینیەوە تۆمار کراوە جاء آية برزان للسورة الأنبياء دا آية ژمارە 94 قورآن هەمووی تێکهەڵکێشە خۆی پەروەردگار کە سوڕەتی ئەنبیا بۆ ئێمە باس دەکا لە ئاەتی 48ەوە تەماشایکەن یعنی نزیکی 50 ئاەت بەس باسی پێغەمبەرانە باسی ئەو پێغەمبەرانەی کە هەموو ژیانیان ناڕەحەتی بوو باسی موسا و هاڕون دەکا لە ئاەتی 48ەوە دەست پێ دەکا موسا و هاڕونێک کە هەموو ژیانیان بە ناڕەحەتی لەژێر دەسەڵاتی ستەمکارێکی وەکو فیرعەونا بەسەر برد دواتر دەچێت باسی ئیبراهیممان بۆ دەکا کە دەربەدەر کرا ئاوارە کرا فڕێدا ئاگرەوە پاشان باسی لوت پێغەمبەر دەکا هەر ئەم ئاەتانە یەک بە دوو یەکا دێنە سوڕەتی ئەلئەنبیادا لوتێک کە خێزانەکەی خۆی خێژنێکی خراپ و نالەبار قەومێکی بەدڕەوش ئەمە بوو بە پێغەمبەریان و زۆری ئازار چێژ بەدەستیانەوە پاشان باسی ئیسحاق و یعقوب دەکا پێغەمبەرانێک کە بەدەست ئەولادی خراپ و ناساڵحەوە گرفتار بوون پاشان دەچێتە سەر باسی نوح باسی بانگخوازێک 950 ساڵ پڕی کەشتێک خەڵک ئیمانی پێنەهێنا 950 ساڵ بانگی خەڵکی کرد بۆ دینی خوا هەمووی 80 کەس ئیمانی پێهێنا باسی داود و سولەیمان دەکا وەکو دوو حاکم کە ئەرکی سەرشانیان چەند قورسە وەکو دوو دەوڵەمەند کە چۆن شکرانە بژێری خوا بکەن باسی ئەیوبی نەخۆشی دەردەدار و لێ قەوماو دەکا باسی ئیسماعیل و ئیدریس و زیلکفل دەکا کە دوو سێ پێغەمبەری زۆر خۆڕاگر و ئارامگر بوون باسی یونس دەکا وەکو زیندانیەک لە شوێنە تاریکە بێکەسەکاندا کە دەرگای لێداخراوە و ڕووناشی سەر زەوی لێ بڕاوە باسی زەکەریایەک دەکا عمری بۆتەوە نزیکی 80 ساڵ و خۆی و خێزانی چاو بە فرمێسکن و نانێکی ڕەحەتیان نەخوارد و هەر چاوەڕێی مناڵێکن لە ماڵیاندا دەنگ و دەنگی مناڵێکی خۆش ببیسترێ وەکو ئەو کەسانەی کاوە هەموو تەمەنیان دەبەنە سەر و مناڵێک لە ماڵیاندا نییە لێی بپرسی بەس ئاواتی ئەوەیە خوا مناڵێکی پێ ببەخشێ باسی مەریەمی داوام پاک دەکە ئافرەتێکی بە حیا و بە حرمەت بوختانی بۆ دەکرێ باسی ئەو ئافرەتانەیە کە بە ناحەق بوختانی ناڕەوایان بۆ دەکرێ و پەنایەکیان لێ خوا نەبێ خوا لە کۆتایی ئەمانەدا هەموو دەفەرمێ ڕزگارمان کردن چونکە سەبریان کرد بەخوا موسا و هاڕون لە دەستی فیرعەون ڕزگاریان بوو نەیارەکە تێدا چوو ئەمان سەرفراز بوون ئیبراهیم لەناو ئاگری سوورە هاتە دەرەوە بە سەلامەتی دوژمنەکەی سەرشۆڕ بوو پاشان باسی ئەیوب دەکا دوای ئەو هەموو نەخۆشیە سەختە خوا بە مشتێ ئەو شیفای بۆ ناردوو خوای پەروەردگار ڕزگاری کرد و زیاتری پێبەخشیەوە لە جاران باسی یعقوب دەکا کە سەبری گرت و ئارامی گرت خوا منداڵەکانی بۆ ڕێک و پێکردن و لە ئاخریدا دەستی برایەتیان کردەوە ملیەک و ئاژاوی خێزانەکەی کۆتایی پێهات
باسی یونس پێغەمبەر دەکات کە چۆن خوای گەورە لە سکی نەهەنگ هێنایە دەرەوە لە تاریکی دەریا ڕزگاری کرد و لە زیندانە تاریکەکاندا ڕۆژی ڕووناکی بە چاوی خۆی بینیەوە. پاشان باسی مەریەم دەکات کە پەروەردگار چۆن ڕزگاری کرد، چۆن لە دەستی بوختانچیان ڕزگاری کرد، مەلۆتکەی ساوا هاتە دەنگ و وتی قال ئینی عەبد الله، خەڵکی نەبوختان بەدایکم مەکەن من بەندەی خوام و ئەمە موعجیزەیە، من بە موعجیزە لەدایک بووم. هەموو ئەمانە پێمان دەڵێ ئەی موسڵمان لە ئاخریدا خوا فەرمووی هەر کەسێ چاکەکار بێ و ئیمانی بەخوا هەبێ ڕەنج بە خەسار نابێ و قیامەتی ئاوەدانە. ئەمڕۆ ئێمە لەم دنیایەداین، هەر یەکێک لە جەنابتان ئەهلی ئەم مزگەوتە ئێستا کە دانیشتون، ئەوەی گوێ لە دەنگمانە، ئەوەی کە دەنگمان دەبیستەوەی کە ڕاستەوخۆ دەمان بینێ، وەڵڵی کەسێک نێ خەمێکی نەبێت، هەر هیچ خەمە نەبێت بە خەمی خەڵکێکت هەبێت کە نەبووە، کە نەدارە کە چاو بە فرمێسکە، هەتۆ وەکو موسڵمان ئەگەر ئەم سەرزەویە بۆ تۆ بەهەژ بێ خەمێکت هەر هەیە، خەمی ئەم دینە، خەمی ئەو هەموو بێدینەی کە ڕووی لە ماڵی خوانێ کاکە خۆ نەبەر ڕقل لێ بێ بە بەزەیت پێدا بێتەوە، خەمی ئەو هەموو هەژارە گیرفان بەتاڵە کرێت چییە، خەمی ئەو هەموو منداڵی کە پارەی شیرە قوتوێ شیر لە گیرفانی باوکی دانیە، ئەگەر ئەم خەمەت نەبێ یعنی هەستی ئینسانی لە دەستداوە پەنا بەخوا. هەر یەکێک لە ئێمە ئێستا خەمێکمان هەیە، دەی خوا لە ڕێگەی پێغەمبەرەکەیەوە صلی الله علیه وسلم دەفەرمێت چۆک دامەدا، ئارام بگرە، سەبر بگرە، مەڕوخێ، هانا بۆ خەڵقێک مەبە، هانا بۆ خالق بەرەکە ئەڵڵایە، چونکە پێغەمبەرانیش تاقی کراونەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لیان پرسی چێ زۆر لە دنیادا تووشی تەنگ و چەڵەمە و ناڕەحەتی و دڵ ناڕەحەتی بوو، فەرمووی ئەلئەنبیا پێغەمبەران لە پێش هەموو کەسەوە ژیانیان لە هەموو کەس ناڕەحەتتر بوو. ثم الأمثل فالأمثل، ئەمجا چێ لە دین و لە ڕەوشدا لە پێغەمبەران نزیک بێ وەکو پێغەمبەران خوا تاقی دەکاتەوە و ژیانی دنیای گەلێکی ناڕەحەتی دەبێ، پاشان ئەوانەی لە پێغەمبەرانەوە نزیکن و لە پیاوچاکانەوە نزیکن. فيبتلى الرجل على حسب دينه، إنسان بپێی دینەکەی تاقی دەکرێتەوە. فإن كان دينه صلبا اشتد بلاؤه، تا دینەکە تند و تۆڵ بێ ناڕەحەتیەکانی ژیانیش سەختتر دەبێ، چونکە زێڕی عیارە 24 لەناو کوورەی ئاگرا تاقی دەکرێتەوە پیسەکانی بەردەدا. ئەگەر ئینسانەکە دینەکەی وإن كان في دينه رقة، ئەگەر دینەکە لاواز بوو، پەنا بەخوا ئینسان ئیمانی زۆر بەهێز نەبوو، وابتلي على حسب دينه، بقدر لاوازی ئیمانەکەت موسیبەتەکانیش سووک دەبن، هیوایە لە دنیادا سەریەشەیەک ناگرێ، نیشانەی ئیمانەکەی زۆر بەهێز نییە. فما يبرح البلاء بالعبد حتى يتركه يمشي على الأرض ما عليه خطيئة. خوا هەندێک لە بەندەکانی ئەوەندە خۆش دەوێ، پێی خۆشە چۆن لەدایک بوو پاکە، کە چۆ قەبرەکە والله ئینسانی وایە ئاوە پوختی دەچێتەوە دیوانی خوا. ئەوەندەی لە دنیادا نەخۆشی، مناڵی خراپ، ژنی خراپیان بۆ ژن، مێردی خراپ، دراوسەی خراپ، شەریکی فێڵباز، دەستبڕی بازار، تەزویرچی، حکومەتی نادات پەروەر، کاربەدەستی زاڵم، ئەوەندەیان عەزیەت داوی، نانهێژ ئیسراحەت بکەی و نانێکی ڕاحەت بخۆی، ئەو ڕۆژەی دەتخەنە قەبرەکەەوە بیان لەسەر زەویدا کە دەڕۆی گوناهێکت پێوە نەماوە. گوناهێک کەس نییە گوناه نەکا، بەڵام خوا گوناهەکانی هەمووی هەڵوەراندووی بە پاڵ و خاوین دەچێەوە دیوانی خوا، بۆیە نیشانەی خوا تۆی خۆش ویستووە، ئەو کەسەی دڵ بەخەمی، ئەو کەسەی لێ قەوماوی، ئەو کەسەی گرفتاری، ئەو کەسەی چاو بە فرمێسکی، ئەوەی کەوا زیندانی بە ناحەق ژیراوی، دڵت بە ئیمانەکەت خۆش بێ و سەبر بگرە بە ئومێدی خوای پەروەردگار، خوا ڕۆژێ دەرگای فەرەحی لێ دەکاتەوە. خۆراگران خۆشەویستانی خوان، هەموو ئەو کەسانی کەوا ئارامیان گرتووە لە پێناوی خوای پەروەردگاردا، خوا لە دنیادا لەبەر چاوی خەڵکا پاداشیان نەداتەوە، بۆ ئەوەی نمونە بن بۆ ئێمە. لە میلەتی کوردی موسڵماندا حەز دەکەم نمونەکان زیاتر بێنمەوە، بە چاوی خۆمان بیان بینین. لە کتێبێکە باسێکم خوێندەوە بە ناونیشانی ئافرەتێک ناوی ئامینە ساڵح حەمزە بووە، لە مەنتیقەی سلێمانیدا لە سنووری چوارتادا لە یەکێ لە گوندەکاندا ژیاوە. مامۆستای نووسەری کتێبەکە باسی ئەوە دەکا کە ئەم ئافرەتە بەڕێزە دوو کوڕی نەونەمامی تازە پێگەیشت و باڵا بەرزی چاوگەش بەڕەوشت و ئەخلاقی دەبێت، بە ناوی ئیمامی عومەر و ئیمامی عوسمانەوە ناویان دەنێ، بە ناوی دوو گەورە پیاوی سەحابەوە، دوو پێشەوای ئەم ئومەتەوە. ئەم میلەتەی ئێمە ناوی منداڵەکانیشی بە ناوی خۆشەویستانی خواوە ناوناوە. دوو گەنجی تازە پێگەیشت و لە هەڕەتی لاوەتیدا قەدەری خوا کوڕە گەورەکەی کە ناوی عومەر دەبێت نەخۆشی گرانە تا دەگرێت، ئەو سەردەمەش چارەسەر وەکو ئێستا بوو، ئەو نەخۆشیانە نەبووە، هەموو تووکی سەری و لەشی لێ دەبێتەوە، ئاخری گیان لەدەست دەدا. خەڵکی لە دایشیان بڵێن بە پەرۆشتر دەبن، بۆی ئەوەندە گەنجێکی بە ئەخلاق و بە ڕەوشت و دیندار و جوان و هەڵکەوتوو بووە. بەڵام ئەم دایکە
خەڵکی بە دەوریەوە و ئافرەتان دڵخۆشیە دەنەوە ئەڵێن چی ئەڵێ توخوا لێم گەڕێن با بەدەستی خۆم بیشۆم ئەڵێن نابێ و خۆت ناگری ئەڵێ بەخوا ئەمەوێ وەکو شکرانە بژێری بەدەستی خۆم بیشۆم ئەڕوا و جوان جوان کوڕە جوانەکەی جوانە مەرگەکەی دەشوا و کفنی دەکا و دێتەوە ئەڵێ مامۆستا لە مامۆستایانم بیستووە کە دوای ئەوەی مردوت شت خۆت بشۆی ئاوێک بە خۆیدا دەکا و دێ دوورکان نوێژ دەکا و دەستی بەرز دەکاتەوە بۆ لای خوا ئەڵێ یا ئەڵڵا تۆ ئەم ئەولادت بە من بەخشی ئەو ڕۆژەی لەدایک بوو چەندە شکرانە بژێری تۆم کرد و چەند دڵم پێی خۆش بوو خوایە پوخت و خاوێن بەدەستی خۆم شت و بە پوختی خوایە ڕەوانەی دیوانی تۆم کرد ڕەنج بە خەساری قیامەتم ناکەی خوایە لە قیامەتە بە یەکمان شادکەیەوە ئەو دڵی خەڵکی ئەداتەوە تعزیەی ئەم کوڕە گەنجات کاریگەری بەسەر ئەو خەڵکە بە ڕەحمەی ئەو دەور و بەرەوە هەبوو زەمانێک کە هەمومان بەبیرماندێ ئەگەر ماڵە دراوسێکەت تعزیە هەبووە تۆ پێت عیب و ئافرەتی ماڵەکەت جلب بشووە پێت عیب و رادیۆ تەلەڤیزۆنەکەت بکەیتەوە مانگێکیش دوای ئەوە کابرا پێ عیب و دەنگی منداڵەکانی بەدەیگو ماڵی دراوسێکەمان نەک دراوسەی دیوار بە دیواری دراوسەی دەماڵ لەولاوەی تعزیە هەیە خەڵک خۆی بە هاوبەشی ئەزانی بەڵێ لەو کاتەدا هێشتا تعزیە بەتاڵ نەبووە کوڕی دووەمی عوسمانیش وەفات دەکا بە هەمان نەخۆشی دیسان ئەم ئافرەتە جارێشکات ئەڵێ سوێن بەخوا هەر ئەبێ خۆم بیشۆم خۆی دەیشوا و کفنی دەکا و دیسانەوە ڕوو لە خوا دەکات دەڵێ خوایە ئەمیشم بەدەستی خۆم شت و چاوەڕێی پاداشتی تۆم و سەبرم پێ بەخشی و تەسلیم بە دیوانی تۆم کردەوە خوایە لە قیامەتا پێم شاد پێشادمەوە خەڵک سەریان دەسوڕمێ لە هیمەتی دایکێک کە لە ماوەیەکی کەما دوونە و نەمامی خۆی بەدەستی خۆی شتووە و هێشتا ئەو دڵخۆشی خەڵک دەداتەوە سبحان الله ساڵی ئایندە دەفەرمێ ئەم ئافرەتە بەسکێک دوو کوڕی بوو ناویان نا عەلی و خدر ئەم جارە بە یەک سک دوو کوڕی بوو ئەم ئافرەتە هەر لە ژیاندا بە خۆشبەختی ژیا و ڕووی لە خوای خۆی بوو ئەم کوڕانەی گەورە بوون و ژنیان هێنا هەر یەکیان 5 کوڕی بوو واتە ئەم ئافرەتە لە ژیانی خۆیدا دوو کوڕەکەی لە شوێنی دوو کوڕی پێشووی بینیەوە و 10 کوڕە زای خۆشی بە چاوی خۆی بینی ئەمجا چۆ دیوانی خوا و پاداشتی قیامەتیش بێ سنوورە بۆ ئارامگران ئینسان دەبێت چاو لەو هیممەت بەرزانەکە ئەوانە نمونەی میلەتەکەی ئێمەن کە بەڕاستی مێژووی کورشایانە زیان پێوە دەکا خۆشەویستیان ژیان زوو تێدەپەڕێ ئەم ئامارە دەخەمە بەردەستی جەنابتان کەەوە لێکۆڵینەوەی چەندینی سعات و ساڵی تێدا کراوە ئەگەر ئینسان 70 ساڵ بژی کە خەڵکی ئێمە بە زۆری لە 70 ناترازی ئەوانی کە لە 80 تێدەپەڕن کەمن یعنی بە عمومی خەڵکی ئومەتی ئیسلام لە نێوان 60 بۆ 70 ساڵدا دەژی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای فەرموو ئەگەر 70 ساڵ تەمەنت بێ 24 ساڵی ڕێکیان نزیکی 24 ساڵ ئەوە خەوتووی 24 ساڵ لەو هەفتایە دەرکە ئەوە بەس خەوتووی بێ ئاگای لە دنیا نییە 14 ساڵ ئەگەر ڕۆژی 8 ساعت کاسپیت کرد بێ 14 ساڵیان بەس خەریکی کار و کەسابەت بووی ئەگەر جومعان و عوتڵەکانیشن لێ دەرکرد بێ 8 ساڵ وەکو مناڵی یاریت کردووە یان لە گەوریدا وەرزشت کردووە 8 ساڵی تر 6 ساڵی تەمەنت بەس بە ناخواردن لەسەر سفرە و سینی بەسەر بردووە 5 ساڵ بەس خەریکی هاتوچۆوی بە پێ و بەسەرە 4 ساڵ بەردەوام بۆ تەمەنی تۆ بە قسەکردنەوە ڕۆیشتووە 4 ساڵگە ئینسانێکی کەم دووش بووبی 3 ساڵ فێری عیلم بووی یعنی گە جامیعەت تەواو کرد بێ هەموو ساعاتەکانی عیلم بخە سەر یەک هەمووی 3 ساڵی بردووە 3 ساڵ خەریکی عیلم بووی ئەگەر زۆر عەشقی کتێب و ڕۆبار و ڕۆژنامە بوو بێ 3 ساڵیش خەریکی خوێندنەوە و گۆڤار و ڕۆژنامە و کتێب بووی 3 ساڵی ڕێکی تەمەنت لەو 70 ساڵە بە دیار تەلەڤیزۆن و ئەنتەرنێتەوە بووی ئێستا زیاتریش بەڵام هەموو عیبادەتەکەی لەو 70 ساڵەدا کە 15 ساڵی مکەلەفنی 55 مایەوە چەند مانگ چەند ساڵ نوێژت کردووە ناگاتە ساڵ هەمووی 8 مانگ نوێژت کردووە یعنی هەموو لەو 70 ساڵە تۆ 8 مانگ خەریکی نوێژکردن بووی چەند ساڵ خەریکی ڕۆژ بووی 5 ساڵ ئەگەر یەک ڕۆژ نەخۆش نەکەوتوی یەک ڕۆژوشن نەخوارد بێ تەماشاکە 8 مانگ نوێژکردن 5 ساڵ ڕۆژوو گرتن ئەوەی تری 24 ساڵی خەوتن نان خواردن و کتێب خوێندنەوە و عیلم ئەمانە تەماشاکە تەمەنت چی لێ مایەوە والله هەر هیچی لێ نەمایەوە دەیکەواتە ئەگەر عیبادەت بەس نوێژ و ڕۆژوو بێ زۆر کەمە 5 ساڵ و 8 مانگ ئەگەر نوێژێکت بە سعاتێک کرد بێ کە زاوی ئەمە بە 5 دقە دەیکەین ئەمە زۆرەکەی بۆ دانراوە ئەگەر دەتەوێت هەموو تەمەنت عیبادەت بێ نێتت بۆ خوا خالیسکە چونکە ئەو کاتی سەر دەکەیە سەر سەرینەکەت و ناوی خوا دێنی و ئاەتی کورسێک دەخوێنی و شایەتمانێک دێنی و دەڵێی خوای هەموو پیاوانی مسلمان برا من هەموو ئافرەتانی خوشکی مسلمانم خوشک من گەرنی هەر کەسێ ئازابێ غزۆ میلیا کردوم نیەتی پیس لە دڵانی و بەرنامە دانانی بەیانیەکێ بخەیتە چاڵەوە وەڵڵی کە نووستی ئەو 24 ساڵەشت خوا بە عیبادەت بۆ حیساب دەکا
پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ شەو کە چوویتە سەرسەری نێتی ئەوە هەبوو کە ئینشاءالله لەو سەر و نیو سەعاتی منێ هەڵدەستم شەو نوێژ دەکەم ئەوەندە خەو دەهات کە بەیانی خەبەر بوو ئەو کوڕە جەماعەتی بەیانیش تەواو بووە خوا دەفەرمێ فریشتەکان نێتی ئەم پیاوە ئەم ژنە لەگەڵ منا پاک بوو شەو نوێژی ئەو شەوەی هەر هەموو بۆ بنووسن نێتەکەت هەر دەچێ لای خێزانی خۆ ژن و پیاوێک بە شەرعی جوود دەبن خوا دەفەرمێ فریشتەکان هەموو ئەو لەحظانەشیان بە چاکە بۆ بنووسن چونکە لە حرامە بەکاریان نەهێناوە بە نێتێکی خاوێن بە لەگەڵ خوابوون و نێت ساڵبوون لەگەڵ ئەڵڵادا تۆ هەموو تەمەنت لە عیبادەتدایە خەوەکەشت بە عیبادەت حیسابە نان خواردنەکەشت بە عیبادەت حیسابە بەدیع الزەمان ئیمام سەعیدی نەوڕەسی کوردی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ خەڵکینە وەکو مێرولە مەبن وتیان چۆن فەرمووی مێرولە دەدەنت گەنمی بۆ ساڵێک بەسە بەڵام ئەوەندە بە تەماحە هەر هەوڵ دەدا هەر واز ناهێنێ هەر کۆ دەکاتەوە هەر سەبری نییە دەیە بە هەزاران کۆکاتەوە ئاخری لەژێر دەست و پێ پان دەبێتەوانی و ناگا بە ئاواتەکەی ئەوەی بۆشی دیاری کراوە نایخۆ ئینسانانی چووامان هەیە ئەمڕۆ کە ڕەنج بە خەسار دەبن و ماڵیان دەخورێ هێندە تەموحەکەی زۆرە و ئەزانە قەت تێر نابێ هەزار پەل داوێ ناکەسابەت بکە بە ڕێکوپێکی بە ڕێگایشی مەشروع لەگەڵ کەسانی ڕاستگۆدا لە هەموو شوێنەکە ماڵی خۆت مەپڕژێنە ئاخری بە جارێک بۆت دەخۆن و کەچشن نامێنێتەوە دەخرێ ژێر پێوە برادێک باسی گەوتی کابرا هەبوو ئێوارە لەم شاراندا ملیۆنەرە بەیانی زەکاتی پێدەشێ پارەکەی هەداوە بە دەستبڕێک و لە پارەی خۆی شتێکی داوەتەوە دوای ماڵەکەی هەموو خواردووە ئەوامە بە وەکو مێرولەمە بە کەسابەتێکی ڕێک و پێککە وەکو هەنگ بە هەنگ چەند بە قەناعەتە زۆرش نەفس بەرزە قەدلت لە عەرزەوە ناڕۆ لە بەرزیەوە دەڕوانێ بەسەر سەری خەڵکانەوە و خەڵک چاویان لە دەستێوەیەتی هەم خۆشتی پاک دەخوا هەم پوختە پێشکەشی کۆمەڵگا دەکا وەکو مێرولەیەکی بە تەمەح مەبە وەکو هەنگێک بە بە پوختی بژی بە پوختی بخۆ بە پوختی پێشکەشی کۆمەڵگاکە سەربەرزیش دەمێنێ و ناویشن لە قورئانە تۆمار دەکرێت ئێمە لە ژیانە بەوە گرفتار دەبین کە بۆ خۆشیەکان کەم پێ دەکەنین بەڵام خەمەکانمان ناڕەونەوە زانایەک لە لای کۆمەڵە خەڵکە دانیشت بوو خەمبار بوون نوکتەیەکی بۆ جێڕانەوە هەموو مەجلیسەکە دەستی کرد بە پێکەنین ئاجار وەدڵیشت بە خەمە کە قسەیەکی خۆش دەکرێت پێکەنین هەر دێتە سەر لێوت هەموو پێکەنین دوای 10 دقە هەمان نوکتە و قسەی خۆشی جێڕایەوە 4-5 کەس پێکەنین ئەوانی کە شتەکە تازە کۆم بوو دوای 10 دقەی تر جێڕایەوە 1 کەس پێکەنی دوای 10 دقەی تر جێڕایەوە کەس پێ نەکەنی ئێمە هەمومان ئەوە تاقیکەوە هەر قسەیەکی خۆش یەکەم جار زۆر پێکەنینت پێ دێ دوای 10 دقە 4-5 جار گوێ لێبێ ئەمجا هیچ پێکەنین نا بەلاتەوە عادی دەبێ وتی خەڵکینە بۆ خۆشیەکانی دنیا تەماشاکە هەر کە بەبیرمان دەکەوێتەوە 2-3 جار پێکەنین و خۆشیەکەمان ناوێنێ دەی بۆ ئەم خەمە هەموو جارە نوێ بێتەوە یەک جار خەمت لێ خوارد و بەڕێیکە وەکو نوکتەکە چۆن بۆ ئەمیان هیچ کە پێ ناکەنی بۆ ئەمیشیان هیچ کە مەگری بەڕێیکە وازی لێبێنە هەموو ژیانت بمەوە کۆتایی پێمەهێنە پشت بەخوا بەستە حیکمەتی خوا لە کارەکانیدا ببینە عملی ساڵح زۆرە ئێمە زۆرجە عملی ساڵح و ئازانی بەس بە خۆمان دەکرێت بە یارمەتیدانی خەڵکانی تر دەکرێت کابرایەکی گەنج سەرمادارێکی گەورە و تەمەن گەنج و چست و چالاک و لەش ساغ ئەچێتە لای مامۆستایەکی ئاینی ئەڵێ مامۆستا خێزانم هەیە و دەوڵەمەندم و پارەم هەیە دەمەوێت ژنی دووەم بێنم ئەفەرمێ بۆ ئەڵێ وەڵڵا بۆی کچێک لە بێمێردی ڕزگارکەم من 2 خێزانم هەبێ دەتوانم ئیدارە معیشەتی هەردووچیان بدەم و ئافەتیشش بێ هاوسەر نابێت مامۆستاکە دەفەرمێ ئەوەندە بە دووی خێرای ئەی بۆ نای پارەی ئەم ژن هێنان و ماڵ و حاڵە و کەلوپەلە بدەی بە گەنجێکی محتاجی هەژار ئەو کاتە 2 کەس ڕزگار دەکەی هەم کوڕێک هەم کچێکیش بەو گەنجە دەکا هەم ئاژاوەش لە ماڵی خۆتان نابێ خێر و سەوابی هەردووکیشان ئەم جارە بۆ تۆ دێ تۆ ئەگەر دەتەوێت ئاهلی ئەوەندە خێربی بۆ خێری 2 کەست بۆ بێ و خۆشت لە شەڕێک پارێزراوی فعلەن وایە ئێمە دەتوانین لە خێرەکانە سوودمەند بین ڕەخنە لە خەڵک ببی بڵێ و خەڵکە بۆ داوا دەکا نەخێت تۆ وەرە مەعیشەتی خەڵک چاکە ئەمجا بێخەم دەژی ئەمجا لە خەڵکی ناترسی لە کتێبە مێژوویەکاندا دڵە کابرایەکە بوو پاشایەک و دەسەڵاتدارێکی دەسەڵاتداری بە زەبر بوو ڕۆژێ بە بازاڕا دەگەڕا کابرایەکی بینی زۆر داماوی جلشڕ لە تەکولێرەیەکی ڕقی جۆی پێ و بە پەداخی ئاو جامی ئاوە دەیخوا وتی هەژار ناوت چییە وتی قوربان ناوم ئەسکەندەرە کابرای کاربەدەست قەمچێکی لێدا و تووڕە بوو وتی چۆن دەبێ ناوت ئەسکەندەر بێ من سەرکردەی وڵات و پاشام ناوم ئەسکەندەرە چۆن تۆی داما و برسی دەبێ ناوت ئەسکەندەر بێ تیجاکە قوربان بۆ تووڕە دەبێ ئەگە پێت ناخۆشە یان ناوی خۆت بگۆڕە یان ژیانی من بکە بە پاشا
وڵا پاشا قسەی پێ نەما وتی ئەگە پێی تووڕێی منیش ناوم ئەسکەندەر بێ وەک تۆ یان ناوی خۆت بگۆڕە و ناوی خۆت لە سەرۆکی وڵات لابەرە لە ئەسکەندەری یاخود ژیانی من وەک خۆت لێ بکە ئەو کاتە پێت شەرم نابێ هەژارێکی وەکو منیش لە وڵاتە ناوی ئەسکەندەر بێ جاری وا سەرکردەکانی وڵاتی ئێمە پێیان ناخۆشە ناوەکان بە خەڵکی شەوە بێ دەوەرە ژیانی خەڵک خۆشکە وەک خۆت بە ئەویش پێی سەربەرز بێ گەلێت پرسی ناوت چیە بڵێ ناوەکەی ئەوم لەسەرە تەنها پەیوەندی لەگەڵ خۆی پەروەردگاردا خۆشەویستان و ئیمانداران کۆتایی پێ نایە شێخ عەلی تەنتاوی زانایەکی گەورەی ئیسلامە قسەیەکی زۆر جوانمان فێر دەکا و دەیکەین بە ختامه میسک کۆتایی وتارەکەمان ئەڵە سەرەتا کە منداڵ بووم لەگەڵ دایک و باوکمدا دەژیام دەمگو خوایە گیان ئەگەر ڕۆژە دایک و باوکم بمرن و من لەناو ئەواندا نەبم یان لە ماڵ نەبم ژیانم کۆتایی پێدێ بەڵام وەڵا وردە وردە گەورە بووم و لە دایک و باوکیشم باوک و دایکیشم وەفاتیان کرد و من هەر نەژمردم ئەم جا دڵم بە خوشک و براکانم خۆش بوو دەمگو خوایە ڕۆژە لەگەڵ ئەم خوشک و برایانە لە یەکدا بڕێ من ژیانم نابێ بەخوا براکەشم ژنی هێنا و خوشکەکەشم شووی کرد و هەر یەکە چۆ ماڵی خۆی و منیش بوومە خاوەن خێزان و منداڵی خۆم مناڵەکانم بچووک بوون لە ئامێزم دەگرتن و بۆنم پێوە دەکردن ئەموو خوایە ئەم مناڵانم لێم دوورکەونەوە ئیدارە ناکەم خوایە مناڵەکانم هیچیان لێ نەیە بەخوا تەمەند چۆ پێشەوە کوڕەکەم ژنی هێنا و ڕۆی بۆ گەڕەکێک و کچەکەم شووی کرد و ڕۆی بۆ وڵاتێک و وەختێکم زانی خێزانیشم وەفاتی کرد و بەس خۆم مامەوە بۆم دەرکەوت ژیان هەر دەڕوا ئەمجا ئەم ڕاستیە لە دڵما چەسپا کە هەموو ئەوانەی لە دەورتن ڕۆژێ هەر بەجێ دێڵن باقی الباقی هو الباقی بەس ئەڵڵایەکە لەگەڵ تا دەمێنێتەوە دەی لەبەر خاتری ئەڵڵاه بێشەرعی مەکە دڵی کەسانێک لەسەر حسابی خوا ڕازی مەکە چونکە ئەوەی لەگەڵ تا دەمێنێتەوە لە دنیا و لە قیامەتە لە قەبر و مەحشەرە لە بەهەشتا تەنها ئەڵڵایە الباقی هو الباقی ئەوەی تری بەخوا هەر ئاوا بەجێت دێڵن و بەلاشتەوە ئاسایی دەبێ بەڵام یەخوا لە پەروەردگارتدا نەبڕێی ئەو کاتە هەموو خەڵکی لەسەر جەم دنیادا بەدەورتەوە بن زۆر هەز بە بێکەسی دەکەی خوا داوا لێ دەکەم بە ڕەحمەت و میهرەبانی خۆت پەیوەندیمان لەگەڵ تۆدا بەهێز بێ یا ڕەبی خوای پەروەردگار پەیوەندی ڕوحیمان لەگەڵ تۆدا بەهێز بێ ئەمر و فەرمانەکانت جێبەجێ بکەین و لە نەهیەکانت دوورکەوینەوە خوای پەروەردگار داوا لێ دەکەین بە بەرەکەتی هەر کەسێک کە دوعای لای تۆ قبوڵە یا ئەڵڵا خۆت بەندەناسی و بەندەکانت باشتر دەناسی شیفای نەخۆشەکانمان بدەیت ئامینەکانمان قبوڵ کەی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت هەر کەسێک جەستەی نەخۆشە شیفای بدەیت هەر کەسێک دڵ و دەرونی نەخۆشە خوا شیفای بدەیت خوایە هەر کەسێک نەخۆشی دەرونی هەیە لەو دڵە تەنگە ڕزگاری کەی هەر کەسێک نەخۆشی دەرونی هەیە خوا لە دڵی تەنگ و چاوی بە فرمێسک و دڵی بە خەم ڕزگاری کەی قسەیەکی خۆش دەرمانێک عیلاجێک بکەی بە شیفای دڵ و دەروونە تەنگەکەی یا ئەرحەمە الراحمین هەر کەسێک گرفتارە ڕزگاری کەی هەر کەسێک لە زیندانە تاریکەکاندایە وەکو یونس پێغەمبەر خوای ڕزگاری کەی هەر کەسێک پیلانی بۆ دادەندرێ وەکو ئیبراهیم خوای ڕزگاری کەی هەر کەسێک ئەولادی نییە باسی زەکەریات کرد خوایە ئاوا ئاوڕی خێری لێ بدەیتەوە ئەولادی ساڵحی پێ عەتاکەی هەر کەسێک منداڵەکانی ناساڵحن وەکو یعقوب ڕەحمی پێ بکەی و منداڵەکانی بۆ ساڵحکەی و دەستی بلایەتی بخەنە نێوانیەکەوە خوای پەروەردگار خێزانەکانمان ساڵحەکەی خوای پەروەردگار مێردەکان ساڵحکەی بۆ ئافرەتانی ئیماندار خێزانەکانمان بەختەوەرکەی ماڵمان پڕ ڕزق و ڕۆزی حەڵاڵکەی هەر کەس دەستکوتە خوا دەرگەڕێی ڕزق و ڕۆزی حەڵاڵی لێ بکەیتەوە وڵاتەکەمان کوردستانەکەمان خوای پەروەردگار پارێزراوکەی هەر کەسێکیش بە هەر شێوەیەک دیفاع لە پاراستنی ئەمن و ئەمان و دین و عەقیدەی ئەم خەڵکە کوردستانیە دەکا یا ڕەبی خوا تۆش بیپارێزی خوای ڕۆڵەی مسلمانان پارێزی لە هەر شوێنێکی ئەم جیهانان دایک و باوکەکان جەرگ سوتاو نەبن منداڵەکانمان هیچ کە هەتیو نەبن دەرگای ڕەحمەتی خۆمان لێ بکەی ڕۆحەتمان لێ بکەیتەوە عاقبەتمان بەخێر بگێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین